بڕیارێکی وەزارەتی کوشت و کاڵ بۆ ڕێخستنی کرێی عمولە لە عەلوەی سلێمانیدا جێبەجێ ناکرێت. ئەندامێکی لیژنەی کوشت و کاڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت با پێچەوانەی بڕیارەکەوە لە عەلوەی سلێمانیدا پارەی عمولە بە ڕێژەی لە 6% بۆ لە 8% بۆ هەرتەنێک لە بەرهەمی دەرەکی و ناوخۆیی لە جوتیاران وەردەگیرێت. وتیشی جێبەجێکردنی بڕیارەکە لە پێناو بەرژەوەندی جوتیاراندایە. لە ڕێگەی داکوتانی لافیتەوە و لە ڕێگەی وشارکردنەوەی جوتیارانەوە لە مانگی چوارە و لە کاتی بەرهەمی جوتیاراندا ئێمە بە هەموو شوێک ئاگداریانەکەینەوە کەوا ئەم عمولێ لەسەر جوتیار نامێنێ، بەڵام بەمەرجێک جوتیارانیش بتوان یارمەتی کڕیارەکان بن لە کاتی ساغکردنەوەی بەرهەمەکانیان لە ناو عەلوەکە نەبچن لە دەروی عەلوەکە ساغی بکەنەوە بیفرۆشن. ئەندامێکی سەندیکای فرۆشیارانی عەلوەی سلێمانیش دەڵێت ئەو پارەیە کە وەردەگیرێت بۆ خاوەن نووسینگەکانی فرۆشتنەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان دەبێت بۆ خزمەتکردنی عەلوەکەش بەکار ناهێت، بەڵام ئاماژە بۆ ئەوەش دەکات بەهۆی ئەوەی کە پارەی عمولە لە کڕیارەکان وەرناگیرێت جموجوڵی بازرگانی لە عەلوەکەیاندا زیادی کردووە. ڕزقی فەلاحی لە مانگی تقریباً 15 زیاد دەبێت. بەڕاستی ڕزقی فەلاحی ئێستا ئەوە نییە بڵێ هەمی لە دەستی فەلاحە نامێنێتەوە، کە بەروبوومەکەی پێگات ئەفرۆشێ بە بڕ لەبەر بە باخەکەی فرۆشێ تەنها خیاری مەشتەل و ئەو ترێ ڕەش و ئەوانەی بشارباژەری خۆمان لە دەست فەلاحەما ئەوەی کە هەمی کڕیاری کڕێت و منەی کڕم و کاسم لە یانەکڕم و یەنمەی فرۆشم. هاوکات جوتیاران و خاوەن نووسینگەکانی فرۆشتنەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان لە عەلوەی سلێمانیدا دەڵێن پێویستە حکوومەتی هەرێم لە ڕووی پەیداکردنی تۆوی باش و پەیین و دەرمانی پاراستن و دابینکردنی سوتەمەنیەوە هاوکاری جوتیاران بکات. ئەخر برای عزیزەکەم فەلاحەکان لێرە کەمن، ڕزقەکانیان کەمە، یعنی ئەمە لێرە هەر لە بیدایەتەوە لە چەندی ساڵە ئەم بەرنامێ بۆ ڕێژێ ڕۆشتۆتە پێشەوانێ تۆ بتێ لەم کاتێ ئەم بەرنامەیە بگۆڕی ناگۆڕێ بە من بە ناگۆڕێ، ئەما بێ حکومەت ئیشی بۆ بکە، حکومەت بچێ داعمی فەلاح بکات. فەلاحەکان فەلاحی هەولێر لەگەڵ سلەیمانیە فەرقی زۆرە. کابرای فەلاح 1000 تەن پەتاتی هەیە، 1000 تەن پەتاتی هەیە. ئەمە لەوێ کار ئاسانیە کە بۆ فەلاحەکە بۆ نمونە بڵێن کە عمولی لێوە نەگیراوە، بەڵام فەلاحەکەی من لێرە لە سلەیمانی پیکابێتری هەیە، پیکابێتریە لەسەر پیکابێتریە من چ شەڕێکی لەسەر بکەم، چ دیفاعێکی لێ بکەم. لە ماوەی دەست بەکاربوونی تا دەست لە کارکێشانەوەی وەزیری کوشت و کاڵ بۆ بەرژەوەندی جوتیاران و لە پێناو پاراستن و گەشەکردنی بەرهەمی ناوخۆییدا دەیان بڕیاری دەرکردووە، بەڵام ئەو بڕیارانەی کە پێویستی بە دابینکردنی بوجە و خەرجکردنی پارە وەک هاوکاری بۆ جوتیارانەوە هەبووە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بە بیانی و قەیرانی داراییەوە جێبەجێ نەکراون. ئەوە شکاردانەوەی خراپی لەسەر بەرهەم و توانای گەشەکردنی بەرهەمە خۆماڵیەکان دروست کردووە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.